دارە دارە دار دار. زمانی کوردی لەبەر مەترسی لە ناوچووندا کە دەڵێن زمان دەست بەجێ پرسیارێک دێتە پێشەوە و دەپرسین کام زمان، زمانی کام گەل و کام نەتەوە، کەواتە زمان یەکێکە لە پێکاتە گرنگەکانی هەر نەتەوە و گەلێک، هەر گەل و نەتەوەیەک بە زمانەکەیەوە دەناسرێتەوە. ئەگەر لە ڕۆژهەڵات و باکووری کوردستان لەژێر ستەمی هەردوو دەوڵەتی ئێران و تورکیا زمانی کوردی قەدەغێ و خوێندن و نووسین بە زمانی دایک ڕێگە پێنەدراوە، ئەوە لە باشووری کوردستان کە خاوەنی بەڕێوەبەری کوردیە زمانی کوردی پەراوێز کرا و گرنگی پێنادرێت. لە ساڵی 2021دا دەوڵەتی ئێران سزای 5 ساڵ زیندانی بەسەر زارا مەحەممەدی مامۆستای زمانی کوردیدا سەپاند. لە باکووری کوردستانیش هاوڵاتیان بەهۆی بەکارهێنانی زمانی کوردیەوە ڕوبەڕووی سزا دەبنەوە. ساڵی ڕابردوو 28 مامۆستای ئاینی بەهۆی خوتبەدان بە زمانی کوردی ڕوبەڕووی سزای زیندانی بوونەوە. هەر لە کۆتایی ساڵی ڕابردوودا دەوڵەتی تورک کە سزای 51 ژنی زیندانیدا بەهۆی ئەوەی گویان لە گۆرانی کوردی گرتبوو. ئەو فکرە ڕەگەزپەرستیی دەوڵەت شۆڕ بۆتەوە بۆ ناو کۆمەڵگا و ساڵی 2020 گەنجێکی تەمەن 20 ساڵ بە ناوی بارش چاکان کە خەڵکی ناوچەی پاتنۆسی ئاگری بوو بەهۆی ئەوەی گوێی لە گۆرانی گرتبوو لە شاری ئەنقەرە هێرش کرایە سەری و چەقۆیەکیان لە دڵیدا و کوشتیان. لەگەڵ هەموو جۆرە گوشارەکان چەندین ساڵە داگیرکەران نەیانتوانیوە زمانی کوردی لەناو بەرن، بەڵام ئێستا کوردەکان بەدەستی خۆیان زمانەکەیان لە گۆڕ دەنێن و مەترسێکی گەورەیان لەسەر دروست کردووە. عەبدوڵڵا پەشێ و شاعیری گەورەی کورد دەڵێت زمانی کوردی لەبەر مەترسی لە ناوچوونێکی ڕاستەقینەدایە 2500 ساڵ ژێردەستە بووە و لە ناو ئەشکەوتی شاخەکان خۆی شاردوتەوە، بەڵام لە ئێستادا خەریکە سەر دەردەهێنێت لە هەموو لایەکەوە پەلامار دەدرێت. ئەوەی زۆر تووڕێی کردوم مەسەلەی زمانە، زمان و فەرهەنگ. ئێمە پێتان دەڵێم من لە چەند سمینارێک لەم دوایەدا باسم کردووە زمانی کوردی لە خەتەرێکی حەقیقیدایە، ڕەنگە لە ناو بچێ. هەزاران ساڵ 2500 ساڵ بندەست بووە لە ترس و لە شەرمی زمانە دەوڵەمەندەکانی دەوروبەرمان کە هێزیان هەبووە خۆی لەناو ئەو شاخ و داخانە شاردوتەوە. ئێستا خەریکە سەر دەردێنێ، بەڵام لە هەموو لایەکەوە لێی دەدەن. مەترسی گەورەش لە نەبوونی پلان و بەرنامەی حکوومەت و ناوەندە ئەکادیمیەکانە بۆ پاراستنی زمان و فەرهەنگی کوردی. ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیدا لە سەرجەم بوارەکاندا گیر و گرفتی یەکجار گەورە هەیە، بەڵام پشکی شێری ئەو گرفتانە بەرزمان کەوتووە. ڕۆژانە وشە و دەستەواژە و زاراوەی نوێی هێزری و فەلسەفی و زانستی و تەکنیکی دەردەکەون. بەهۆی نەبوونی ناوەندێکی تایبەتمەندی چالاک هەرکەس بە ئارەزوی خۆی وشەیەک دادەتاشێ و زۆر جاریش وشە هەڵەکە دەڕوات و دەبێتە هەڵەیەکی باو و زاڵ. لە هەموو وڵاتێکدا دەستگای تایبەت هەن بۆ دیاریکردن و دانانی وشەی نوێ. هەر کەسێک بۆی نییە بە هیچ شێوەیەک لای خۆیەوە بە ئارەزوی خۆی بێت بڕیار بدات و وشە دابتاشێ. ئەمە نەک هەر زمانەکە ناشرین دەکات، بەڵکو تێکیشی دەدات لە ڕێنووس و ڕیزبەندیەوە تا ئاست بە ئاستی زمانەکەمان تووشی گرفت دەکات. سەرباری بێپلانی حکوومەت ناوەندەکانی ڕاگەیاندنیش دەستێکی باڵایان هەیە لە تێکدان و شێواندنی زمانی کوردی. بەویست و ئارەزوی خۆیان یاری بەو زمانە دەکەن و وشە دادەتاشن. پێشتر و لە سەردەمی شۆڕشەکانی کورد شاعیر و ئەدیبەکان هیوای ئەوەیان دەخواست کورد ببێتە خاوەنی حکوومەتی خۆی تاکو بتوانێت بە زمانی کوردی بخوێنێت و بەرهەم و شاکاری ئەدەبی پێشکەش بە گەلی کورد و جیهان بکات. بەڵام ئێستا لە باشووری کوردستان پێچەوانەکەی دەبینرێت. مامۆستایانی ئاینیش بەشێکن لەو شێواندنەی زمانی کوردی کە زیاتر بایەق بە زمانی عەرەبی دەدەن و پێیان وایە دەبێت تەنها بە زمانی عەرەبی دوعا و پاڕانەوە بکرێت تاکی کوردیان وا تێگەیاندووە ئەگەر بێت و بە کوردی بپاڕێتەوە و داوا لە خودا بکەن ئەوە پاڕانەوەکەیان ناگاتە جێی خۆی. گرفتێکی دیکەی زمانی کوردی لە ناوەند و خوێندنگە ئاهلیەکانەوە سەرچاوە دەگرێت کە ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی ئەو ناوەندانە لە زیادبووندان. ئەگەر بچیتە باخچە و ناوەندەکانی خوێندنی تایبەت دەبینیت زمانی کوردی لە چ مەترسیەکدایە و چەندە فەرامۆش کراوە. زۆربەی خوێندکارەکان کە نەوەی داهاتووی کوردستانن کوردی نازانن و لە بری زمانی کوردی بە زمانی بیانی گفتوگۆ دەکەن. لەو خوێندنگا گشتیانەش وانەی زمانی کوردی کراوە بە وانەیەکی لاوەکی و بە گرنگیەوە تەماشا ناکرێت. کاتێک بەم شێوەیە منداڵی کورد زمانی دایکی لێدەسەنرێتەوە نەئاشنا دەبێت بە ئاداب و کللتوری نەتەوەکەی و نە لە خەم و کێشەکانیشی تێدەگات. لە ئەنجامدا شێوازی ژیان و هەڵسوکەوت و خەون و ئاواتەکانیشی
هاوشێوەی تاکێکی ڕۆژ ئاوایی دەبێت. ئەم ناوەندانە زیاتر سەرنجیان لەسەر ئەوەیە منداڵ و خوێندکارانی کورد فێری زمانی ئینگلیزی یان هەر زمانێکی بیانی دیکە بکەن. زۆربەی خێزانەکانیش هانی منداڵەکانیان دەدەن زمانێکی بیانی فێر ببن، چونکە بە بۆچوونی ئەوان داهاتوو لە کوردستان و لە ناو کۆمەڵگەی کوردیدا بۆ ئەو کەسانەیە کە خاوەنی زمانی بیانین. جگە لەمانە لە زۆر لایانی دیکەوە زمانی کوردی شێوێنراوە و کار لەسەر تێکدانی کراوە. یەکێکی تر لە دیارترین مەترسیەکان ئامێرە زیرەک و تۆڕە کۆمەڵایەتیەکانن، چونکە زۆرینەی مناڵان بەهۆی بەکارهێنانی بەردەوامی ئەو ئامێرانە و تەماشاکردنی بەرنامە و بابەتی بیانی هەر لە منداڵیەوە بە ئینگلیزی قسە دەکەن و کوردی نازانن. So I want to be a